لە کۆتایی ئەم مانگەدا لە سویسرا پرۆژە یاسایەک دەخرێتە دەنگدانەوە گەربێت و زۆرینەی گەلی سویسرا دەنگی لەسەر بدەن ئەوە دەرگای دەرکردنی بەلێشا و بەڕووی پەنابەراندا دەخرێتە سەرپشت ئەمەش لە کاتێکدا نزیکەی ملیۆنێک پەنابەر لە وڵاتەدا دەژین. من باوەڕم وایە ئەم پێشنیازە دەنگ بهێنێت و ببێتە یاسا ئەوە دەبێتە مەترسی و هەڕەشەیەکی درێژخایەن. سەرنجام بیانیەکانی دانیشتووی سویسرا کە بەم نزیکانە ژمارەیان دەگاتە 2 ملیۆن کەس چونکە لە داهاتوودا ئیتر بڕیاری یاسایی لە 2 فۆرمی جیاوازدا دەدرێت. ئەوانەی تاوانێکی بچووکیش ئەنجام بدەن هەمیشە لە مەترسیدا دەژین چونکە دەبێت سویسرا جێبهێڵن. نزیکەی 2 ساڵە پارتیگەلی سویسری پرۆژە یاسایەکی لە پارەی پەنابەرانەوە خستۆتە بەردەم حکومەت و سەرجەم ڕێکارە یاساییەکانی بڕیوە. بڕیارە لە 28 ئەم مانگەدا بخرێتە ڕاپرسیەوە و لەلایەن گەلی سویسراوە دەنگی لەسەر بدرێت. بەپێی ئەم یاسایە هەر پەنابەر و بیانیەکی دانیشتووی سویسرا ئەوەی نەبووتە خاوەنی ناسنامەی سویسری هەر تاوانێک ئەنجام بدات ئەوە لە سویسرا دەردەکرێت و ڕەوانەی وڵاتەکەی خۆی دەکرێتەوە. ئەگەر پێشنیازەکان پەسەند بکرێت ژیانی پەنابەران زۆر قورسە بێت. ژمارەیە کورد لێرن لەبەرەوەی زۆربیان لەم 15 ساڵی دوای داهاتوون هێشتا نەبوونەتە هاوڵاتی سویسری کەواتە پێشنیازە مەترسی لەسەر لە 1970 کوردی سویسرا دروستەکات. بەپێی یاساکە و پەنابەرانەی تاوان ئەنجام دەدەن یان لە 10 ساڵی ڕابردوودا لەسەر ئەنجامدانی تاوان کرابێتە زیندانەوە یان بە پارە غەرامە کرابێت ئەوە لە سویسرا دەردەکرێت و تاوانەکانیش لە گەورەترینەوە بۆ بچووکترینی لە خۆگرتووە کە گەورەترینیان کوشتنی بە ئەنقەست و تیرۆرە و بچووکترینیان سەرپێچی یاسای هاتوچۆ و تێکدانی ئارامی ماڵە. ئەم دەستپێشخەریە دەرەنجامێکی زۆر خراپی دەبێت بۆ سەرجەم کۆمەڵگای سویسری لەبەر ئەوە گەر بێت و دەنگێکی تەواو بهێنیت و بچەسبێت لە ساڵێکە لایەنی کەم 18,000 کەس دەردەکرێت. لە ئێستادا ئەم پرۆژە یاسایە لە شەقام و میدیا و ناوەندە یاسایی و سیاسیەکانی سویسرادا گفتوگۆی زۆری لێکەوتوتەوە و بە تایبەت ژمارەیەک پرۆفیسۆری یاساناسی زانکۆکانی سویسرا و دەیان ڕێکخرا و چەند پارتێکی سویسری و پەرلەمانتارانی خولی ئێستای پەرلەمان و پێشووتر بە توندی دژی یاساکە وەستاونەتەوە و کەمپینیان ڕاگەیاندو و داوا دەکەن پرۆژە یاساکە ڕەت بکرێتەوە. هەوڵ دەدەین کە لە 28 هەمومان بێکەوە بە تایبەتی ئەوانەی کە شڤایسەر پاسیان هەیە بچن بۆ دەنگدان و دژی ئەم بڕیارە دەنگ بدەن بەنا. گەربێت و دەستپێشخەریەکەی پارتی گەلی سویسری سەر بگرێت و ناردنەوەی پەنابەران ئۆتۆماتیکی و بەبێ بڕیاری دادگا ببێتە یاسا ئەوە قەیرانێکی گەورەی مرۆیی لە سویسرا سەر هەڵدەدات و چارەسەرکردنی هەروە ئاسان نابێت. لە هەمان کاتیشدا دادگاکان تەنها بینەرێکی باش دەبن بۆ ئەو پێشێلکارانەی بەرامبەر مافی پەنابەر و بیانیەکان دەکرێت و هیچ ڕۆڵێکیان نامێنێت. کۆمەڵگەی سویسریش جارێکی تر دەگەڕێتەوە قۆناغی چینایەتی. کاروان محەممەد NRT بێرێن سویسرا.